پەرلەمانی عێراق تا بەرە بەیانی شەوی ڕابردوو کۆبەوە بۆ ئەوەی دەنگدان بە کابینەکەی عادل عەبدولمەهدی بدەن و دوای گفتوگۆیەکی درێژ و بەرنامەی حکوومەتی داهاتوو پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی 220 پەرلەمانتار دەنجیان لەسەر 14 وەزیری کابینەکەی عادل عەبدولمەهدیدا. هەرچەندە فراکسیۆنە سیاسیەکان چاوەڕێی گشت کابینەکەی حکوومەتی داهاتوو بوون، بەڵام بۆ تێپەڕاندنی کاتی یاسایی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی متمانەی پێدرا. هذا العدد الذي قدم ئەو ژمارەی کە پێشکەش کرا و دەنگی لەسەردرا ڕاستی ژمارەکە جێگای ڕەزامەندی گەلی عێراق نەبوو. هیوادار بووین کە کابینەکە بە تەواوی پێشکەش کرا با و عادل عەبدولمەهدی کابینەکەی خۆی ڕاگەاندبا، بەڵام وەک دیار بوو فشارێکی زۆر لەسەر عادل عەبدولمەهدی هەبوو کە ژمارەکە بەم شێوەیە پێشکەش کرابە. بۆ ئەوەی عادل عەبدولمەهدی تووشی لێ پێچینەوەی یاسایی نەبێ کابینەکەی خۆی پێشکەش بە پەرلەمان کرد و لە کۆی 22 وەزارەت متمانە بە 14 وەزارەت درا. ئێمە باس لە استحقاقی ئەحزابەکان دەکەن لە پەرلەمانی عێراقی. ئەگەر لەسەر ئەساسی محاسەسە و استحقاقی پەرلەمانی نەبیتن تووشی ئیشکالاتە زۆر ئەوەی کە ئێستا ڕوشیدا بە هەمان شێوە نەفسیشتە بوو کە توانی نیوەی بەڕێ بکاتن نیوەکەی تری بمینێتەوە. ئەوەی کە بەڕێ کرد تەنها لە بۆ ئەوەی بوو کە ناحی قانونیەکە دخولی ئەوەی بدن کە ببتە ڕئیس وەزەرا ئەو تەجاوزی ئەو 30 ڕۆژە بکرێتن و 30 ڕۆژەکە دەگە تاخیریش بێتن زۆر تەبیعیە لەبەرەوەی سوندیان خوار وەکو ڕئیس وەزەرا. دوایی متمانەی پەرلەمانی عێراق بە 14 وەزیرەکەی عادل عەبدولمەهدی و دوای سوێندی یاسایی فراکسیۆنە کوردستانیەکان خۆشحاڵی خۆیان بۆ کابینەکەی حکوومەتی داهاتووی عێراق دەربڕی. ئێمە وەکو خۆمان وەکو کورد و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ئەشکالێکمان لەگەڵ ئەو وەزارەتیان نەبوو کە یەکلایی کرایەوە بۆیە بەڕێز عادل عەبدولمەهدی پیاوێکی میانڕەوە و مەقبوولە لای سەرجەم کوتلەکانی تر و ئەو 14 وەزارەتەی کە ئەم شەو دەنگمان پێدا بە زۆرینەی دەنگی پێدرا و سەرکەوتوو بووتیایە. نیوەی لاپەڕەی حکوومەتی عادل عەبدولمەهدی هەڵدرا گەڵی عێراقیش لەم ڕۆ بەدواوە چاوەڕێی بەرنامە و کارەکانی عادل عەبدولمەهدی دەکەن بۆ ئەوەی باری گوزەرانیان بگۆڕدرێ. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.